ئەم کارگەیە لە هەفتەی دووی 2014 مۆڵەتی وەبەرهێنانمان وەرگرت بۆ وەبەرهێنانی زەیتی گوڵەوە ڕۆژە. لەو وەختەوە ئێمە دەستمان کرد بە ئیشکردن، بەڵام لەو کاتە مەشاکلێکی زۆرمان بۆ هات ڕێگای گیرا، نەمان ئەتوانی ئەشیا و بنێرینە جنوب و وەسەط. لە عینی وەختیشە ئێمە چەند جارێک عەقدمان کرد لەگەڵ وەزارەتی تیجارەی بەغدا، بەڵام پاش ئەوە ئەم زوروفەی هاتە پێش، ئەوە بوو وەزعەکە تێکچوو تا پاش ئەوەی کە تۆزێک وەزعەکە هادی بۆەوە وەختە توانیمان موافقەت وەرگرین ئەشیا بنێرینە بەغدا. ساو سامپڵی کە وەرمانگرت لە تانکەرەکان کە کرود ئۆیل بوو پێشەوەی داخلی ناو معمەل بی، ئێمە تیمی کوالیتی سامپڵی لێ وەردەگرین و دەبی کۆنتترۆل بکرێت لەلایەن تیمی کوالیتیەوە و چەند فەحسێکی لە بۆ دەکەین، وەکو فریفاتی ئەسید، واکس و سیدیمنت، ریفراکتیڤ ئیندێکس کە تایبەتە بە ڕوونەکە و دوای ئەوەی کە ئەپرۆفی وەرگرت لەلایەن تیمی کوالیتی اینجا داخلی خەزان دەکرێ و دوای دەنێردە پاڵاوگە و لەوێ تەسفێ دەکرێ و دەنێرن لە بۆ ئینتاچ. ئێستا فەحسی فریفاتی ئەسید دەکەین لە بۆ ئەو کڕوودەی کە هاتیە، دوای ئەوەی کە چەند گرامێک لە سامپڵەکە وەردەگرین وەزنی دەکرد و تایترێشن لەگەر NaOH و چەند حساباتێکی هەیە و نسبەی فریفاتی ئەسید لە کوردەکە لە بۆمان بەدیار دەکەوێت و دوای ئەوە فەحسی ڕەنگمان هەیە و نسبەی بزانم ڕەنگی ئەوە چەندە و واکسمان هەیە ئەو واکسەی کە لەناو کرود ئۆیلەکە هەیە دەبی ئەویش نسبەکەی بزانین بەپێی ستاندەری کە جەماعەتی پاڵاوگە داوای دەکەن، چونکە چەند تەریقەکمان هەیە لەوێندەرێش و کۆلد سیستەممان هەیە، هۆت سیستەممان هەیە بەپێی واکسەکە. ئەگەر واکس زۆر بوو ئەو کات لەوێندەرێک کۆلد سیستەم بەکاردێنین، ئەگەر واکسمان کەم بوو لە کرود ئۆیلەکە و بەپێی کرود ئۆیل دەگۆڕێ، ئەگەر واکس کەم بوو ئەو کات هۆت سیستەم بەکاردێنن و لە بۆ تەسفێکردنی زەیتەکە کرود ئۆیلەکە. ئەو ڕوونەی کە دێ ئێمە بەپێی مواسفاتی عێراقی ئەوەی کە کوالیتی کۆنتترۆل دایتی بێ ئێمە لەسەر ڕێنجی ئەوان فەحسەکانی خۆمان دەکەین و دوای ئەوەی کە لێرانە فەحسەکانمان تەواو بوو ئێمە ئەپروڤماندا و جەماعەتی گێت کۆنتترۆل و خەزان ئاگادار دەکەینەوە کە ڕێگە بە ڕوونەکە بدەن بێتە ژۆرێ. ئەو سایرەکان ئێستا نمونەمە لێ وەرگرتین، ئەوانە جماعەتی مختبەری ئەو نمونەکان ئێستا فەحسیان کردن. الحەمدولله هەر وەتی جارەدی نمونە ئەو نمونەکە نەتیجەی ئەوانە باش دەرچوو. دوای ئەو نمونەی باش دەرچوو جماعەتی مختبەری ئێستا ئەپروڤی دا و ئەو سایرانە بێتە بەتاڵکردنی لەنێ ئەو تانگەکانی زەیتیدا. ئەو تانگەکە بمواسەفەتی ئەوانە بڵێم ئەوە کوون ئەو تانگەکە، ئەو تانگەکە هەمیان ستیلن، یعنی ستیل لەو مواد خزایاتینە دروستکردن، یعنی فود گرێدن ناهاسن ئەو تشتێکی ئەوها خراپ نییە، زنجار و ئەو تشتانە ناگرنە، ئەوانە خاص لۆ معمەلی زەیتا هاتنە دروستکردنی ئەوانە. هەر نیو ساعتی جارەچێ، یعنی هەر سیارەی نیو ساعتی دە بەتاڵیان دەبێتە. ئێستا کەپاسیتی تانگیمە هەر یەکی 5,000 تانە 6 قلن، تقریبی 30,000 تان کەپاسیتیمان لێرە هەیە
30,000 طن ئەو حساب ئێستا مان کردی بێژی 3 مانجی کوردستانی دکە یعنی 30,000 طن مەتوانی بێژی کوردستانی بکی بوو لۆ 3 مانجی. ئێستامە لە قۆناغێ تەسوێینە قۆناغێ تەسوێی زەیتی گوڵۆبەڕۆژای خاو ئێستا لە ئەو قۆناغی چی دەکینە ئەو زەیتێ خامێ لۆمان هاتی لێرە دێتە تەسوێکردنی دێتە حازرکردنی لە ئەو سیستەمە وەچی تەحبیەی ئەوەژی فول ئۆتۆمەیشنە سیستەمی بەلجیکی و ئەڵمانیە لە ئەو مەرحەلەی 4 قسممان هەنە ئەو قسمەکە هەر قسمی ئیشە چێ دەکەن لە یەکەم قسمی چی دەکەنە ئەو زەیتە خامەکە هەرچەند موادی سابوونی چەند ئاسید ئەوەنە لە نێو ئەو زەیتەکە دەبە ئەوەنە دەردەچی بە سیستەمی ئەو سیستەمەکە گەرم دەکە ئەو زەیتەکە هەمیان گەرم دەبە ئەو حرارەی زەیتی گەرم دەبێتە ئەو سابوون و ئەو ئاسیدەکە هەمی لە نێو زەیتە دەردەچێ و بێتە زەیتە چی کوالیتی باش بێتە دەربچێ دووەم قسم چی دیکە ڕەنجی زەیتی خەفیف دکە چونکو زەیتی گوڵۆبەڕۆژای خاو ڕەنجەوی هەر زۆر تۆقە وەچی ڕەنجی پرتەقالیە بەس ئینتاجی تابیەی دوێ ڕەنجی ئەو زەیتەکە زۆر خەفیف بێت کۆ بوو مەعدەی و بوو تەندروستی ئەو تشتانە باشتر بیتە دووەم مەرحەلە دوای ڕەنجی زەیتە خەفیف کرا ئەو جات دێتە مەرحەلەی سێیەم مەرحەلە سێیەم چییە لەنێو مەرحەلەی سێیەمدا ئەو زەیتە بۆنی زەیتی خام زۆر خراپە یعنی کو خراپە بۆنیوی نەوەچی ئەو زەیتی خواردنیە ئەو بۆنەکە لە قسمێ سێیەم لەنێو ئەو خۆناغی تەسوێدا ئەو بۆنەکە هەمیان دەردینە لە نێو ئەو زەیتەکاندا پێ بوخاری یعنی ئەو کاتی بوخاری دەچی لە نێو زەیتە خامەکەدا بۆنی زەیتی هەمیان ئەوە لا دەبێت لێ ئەو بۆنەکە نامینە نێو ئەو زەیتەکاندا ئەخر قسمی ئەو مەرحەلەی ئەو قۆناغی تامی زەیتیە تامی زەیتی خام ئەوە نایەتە خواردنی وەچی ئەمە دەزانن ئەو تامی ئەو زەیتە لە ئەخر قسمی لە ئەخر مەرحەلەی بە حرارەی تقریبی 170-180 دەرەجەی دێتە گەرمکردنی ئەو کاتی ئەو زەیتە گەرم دەبێتە تامی ئەو زەیتە بەدل دەبێتە یعنی دەبێتە تامی زەیتی خواردنی وەچی ئەو لە بوتڵی کو دەکەرینەوە لە بازاری ئەوانە وەچی ئەو تامی لێ دێتە ئەوجا ئەو سیستەمە ئەو مەرحەلە ئەو قسمی ئێستا من قسەی لەسەر کردی ئەوەنە لە هەمی ئەو سیستەمەدا لە ئەو کۆمپیوتەرەدا دیارە برێنبوو نمونە لەنێو ئەو سیستەمیدا توانی تەماشایەکەی زەیت کووە لە بزەبت لە چ قسمیە و زەیتەکان ئێستا لە کامە پرۆسەسیدەیە هیچ پێویست ناکرد و کەسێکی بچە نێو سیستەمیدا تەماشای زەیتا بکرد چونکو ئەو زەیتەکە لە ئەو کۆمپیوتەریدا هەمیان دیارە چه ئیش دەکە لە کاما پرۆسەسیە ڕەنجیوی باشە تامەوی خۆشتر بووە یانجی برێم خامەکە هێشتا بۆنیوی هێشتا مایە یان نەمایە هەمیان لەسەر ئەو سیستەمی دیارە قسم بە قسم تەماشای دەکەی لێرە هەمیان دەردەچێت بێزگە لەلاوە جمعەتی مختبەری یعنی مختبەری خۆمان هەر 20 دقیقە جارە چێت لە هەر قسمی نمونەیەکیت وەرگرە کو بزانی بوو دڵنیایی بۆ بزانی بەڵکو ئەو سیستەمە غەلەت بێ کو بە تاکید بکینە ئەو زەیتە تامێوی خوشە ڕەنجێوی تاوا بووە بۆنیوی تاوایە هیچ کێشەی لێ هەیە یان نییە جمعات مختبەر مندێتە ئێرە هەر 20 دقیقە جارە چێ نمونەیەت وەرگرە لە مختبەرێدا فەحسیان دەکەنە ئەو مەرحەلەیە کە ئێستا ئەمە لە نێودا ئەوە مەرحەلەی تەعبیەیە
سیستەمەکە فول ئۆتۆمیشنە یعنی هەمیان بە مەکێنە بە ئۆتۆماتیک ئیش دەکا ئەوەنە بە بیدایەتی حتا کارتۆنی دەردەچێ ئەوە هەر مەکێنەیەک ئیشێک دەکا بە یەکەم جار ئەو کاپسولەکە ئەوە پلاستیکە ئەوەنە لە تورکیای لۆمان دێناوانە ئەوەنە دەبێتە بوتڵ ئەوە کو دەبێتە بوتڵ ئەوە دەچنێ و مەکێنای فڕنیدا لە نێو فڕنیدا ئەو بوتڵەکە گەرم دەبێتە حرارەی تقریبی 55 دەرەجەی گەرم دەبات ئەوجا دوای دەچنێ و قالبیدا ئەو کاتێ هەوای دەچنێ و ئەو کاپسولەکەدا ئەوەژی گەرمە دەبێتە بوتڵ دوای دێتە فیلینگی یعنی پڕکردنی بوتڵ ئەوجا بوتڵ ئەو کاتێ پڕ دەبێتە ئەوە قەپاقی دێتە سەر لە قەپاقیژی ئەوە قەپاتی دەبێتە ئەوجا ئەو بوتڵەکە دێتە بۆ لەیبڵی یعنی ئەو لسقەی ئەتیکەتی بناو بدۆرێ ئەوە بە بوتڵی قەپاتیان دەکرد دوای ئەو ئاخر مەکینە دێتە ئێرە دەچنێ و کارتۆنیدا هەر کارتۆنی 20 قلی بوتڵ دەچنێ ئەو کارتۆنانەدا سعاتانە ئینتاجمان کەپاسیتی 28000 بوتڵە یعنی تقریبی سعاتانە 25 تان 24 تان و 25 تان ئینتاجمان لێرە هەیە دنیا بۆ کوالیتی چه باشترین کوالیتی هەر زاری یعنی هەر نیم ساعتی جارەچی جماعتی مختبری لە شۆنی تەسویە لە قسمی تعبیەی هەر چاو ئەوە دەکەن تەماشای زەیت دەکەن بۆ بزانن ئەو زەیتەکە بە تەندروستی هاتیە دروستکردنی بە جوانی بۆ کوالیتی چه باش دروستکردینە یان نەکردینە یان هیچ کێشەی لەنێو ئەو زەیتەکەدا هەیە یان نییە تەماشای دەکەن بۆ بزانن تاریخی ئەو بوتڵی لەسەرە تاریخی ئینتاجی تاریخی ئەکسپایری یان برێم قەپاغی وی لەیبڵی وی لە ئەو بوتڵە هیچ کێشەیەک هەیە یان نییە ئەوەنە بە تاکید دەکەنە ئەوجا ئەگەر جماعتی مختبری ئەپرووی بدەیت و برێ ئەو زەیتەکە تەوایە هیچ کێشەی نییە ئەوجا ئەو زەیتە حاضرە بچنێ و بازارێدا یعنی ئەپرووی ئەو زەیتە لە دەستی کوالیتی کۆنتترۆلی دەیە ئێمە لەم کارگەیە ڕۆژانە ئینتاژمان 500 تەنە فعلی بەڵام ئێمە دوو نەوع ڕۆن ئینتاجەکەین و ئەمما ئەم کارگەیەشمان دروست کردە جەنابەت بۆ ئاگاداری کە سەناعەتێکی چاک دروست بکرێت لە کوردستانە خزمەتی کوردستانی تیا بکرێ و هەروها یەک دوو شەریکاتی گەورەش هاتن بوون بە هاوبەشمان کە یارمەتیمان بن و ئینتاجەکە زیاد بکەین و لە عینی وەختیشە بتوانین تەطویر بە دووسێ خەتیکە دروست بکەین براند و نەوعیکە دروست بکەین لەم کارگەیەدا. منافەسەیەکی زۆر هەیە لە ئیبراهیم خەلیلەوە ڕۆنێکی زۆر دێتە ژوورێ بەڕێی ئیبراهیم خەلیلەوە ڕۆنی تورکی کە ئەوانەش بە حەقیقەت نامەوێت ڕۆنی خەڵک هین کەم خراپ کەم بەڵام نەوعیەتی باش نییە ئەگەر وێ بیتە مختبەر ممکنە فەحس بکرێ نەوعیەتێکی زۆر خراپ. ئێمە داوامان کردو زۆر جار لە زۆر وەزارەتەکان لە لوجنەی اقتصادی داوامان کرد کە گومرگ بخرێتە سەر
ئەو ئینتاجی کە لە دەرەوە دێ لۆ ئەو ڕۆنەی کە بەرهەم ئەهێنن لە تورکیا بێ لە ئێران بێ لە سووریا بێ بۆ ئەوی بتوانین ئێمە حیمایەی سناعەتی خۆمان بکەین و لە عینی کاتێشە سعرەکەشمان هەرزانتریش. ئێمە ئەتوانین ئەم بەرهەمە کە ڕۆژانە 500 تەنە ئەگەر حسابی بوتڵ بکەی سەعاتی 24 تا 25,000 بوتڵ ئێمە ئەتوانین ئینتاج بکەین و ئەتوانین بۆ هەموو بەشی هەموو کوردستانەکە و ئەتوانین زیاتریش بکەن بەرهەم بکەمان ئەگەر بمانەوێت چونکە ئێستا خەتێکی کەشمان هێناوە خەتێکی ئیزافی زیادە و توانین بشینێرینە جنوب و ئێمەەوە حازرین کە عقد بکەین لەگەڵ وەزارەتی تیجارە ماگانە نزیکەی 5,000 تەن تەسلیمیان کەین لەسەر بتاقەی تەموینی. ئەجا لەبەر ئەوە ئەو ئیمکانێتەمان هەیە ئەگەر هاتوو گومرگ خرایە سەر ئەو ڕۆنەی کە لە دەرەوەی کوردستان دێت. ئێمە وەختی خۆی کە ئەم کارگەیەمان دروست کرد لەسەر ئەساسی کارگەی ڕۆنی گوڵە بەڕۆژە کە لە گوڵە بەڕۆژەوە ئینتاج بکەین. بەڵام پاش ماوەیە کە دیراستمان کرد دەرچوو لە هەموو کوردستانە ساڵانە 2500 تەن گوڵە بەڕۆژە بەرهەم درێنێت لە ساڵانە. ئێمە ڕۆژانە 1500مان ئەوێ. لەبەر ئەوە قەرارمان ناک ڕۆنی خاو بێنین کە پێڵێن بەنگلیزی کرود ئۆیل لە دەرەوەی وڵات لێرە خۆمان معمەلمان هەیە دیتان معمەلەکەش تەسفیەکەین مەسفایە مەسوایکی گەورەیە تەسفیەکەین و تعبیەشیەکەین لە عینی کاتە. ئێمە ئەتوانین تەختەی هەموو کوردستان بکەین. ئەتوانین 24 ساعت ئیش بکەین بەڵام کە تۆ مەجاریان دابێ ئەو هەموو ڕۆنە لە تووشتیەوە بێ تۆ ناتوانانی منافسە بکەی بە بشێوەیە. بەڵام ئەگەر هاتوو گومرگ خرایە سەر کار ئەو ڕۆنی کە لە دەرەوە دێ ئەو قتێمەتوانین لە باتی شەفتێک 3 شەفت ئیش بکەین. مانگی لە 2 جار 3 جار تایبەتی بە ڕقابەی سەحی ئەڵێن بێن سەیر بکەن ئینتاجمان وەرگن خۆتان فاحسی بکەن بزانن خاوێنی و ئەم کارگەیە چۆن مختەبەریشمان هەیە مختەبەری تایبەتی خۆمان هەیە هەموو ڕۆنێکی کە دێتە ناو کوردستان بە تانکەرەوە دێ پێش ئینتاج و پاش ئینتاجش تەحلیلی بۆ ئۆکەین ئەنجا ئەی بنە باز.